لە درێژەی سیاسەتی ڕژێمی باسی لە ناوچوو لە 1970 دۆڵی ئاکۆیان خەڵکەکەی ئەنفال بکا و گوندەکان تەخت بکا لەگەڵ زەوی. بەڵام لە گەڕەکی ناوڕەزان کە ئێستا گەڕەکی نەورۆزە ئەو دانیشتوانی ئەوەی کە زۆربیان خەڵکی ئاوەیەکان یاخود گوندەکانی دۆڵی ئاکۆیانن ڕێگریان کرد لەو هێزەی ڕژێمی بەعس بۆ ئەوەی نەتوانن بسنە ئەوێندەرێ خەڵکەکەی گوندەکەی تێک بدەن و خەڵکەکەش ئەنفال بکەن. ئیدی لەوێ ڕاپەڕینی 1970 کڵپەی سند و دواتر هەموو شاری گرتەوە. کۆمەڵێک خەڵکی زۆر بە هەموو چین و توێژەکانەوە دژی سوڵم و ستەمی بەعسیەکان ڕاپەڕین. یەکەم شەهیدیشکە لەو ڕاپەڕینە خوێنی بەخشی محەممەد زیندین بوو کە بە هوتافی الله ئەکبەر لا ئیلاهە ئیلا الله چوە بەردەم بارگای بەعسیەکان و بە تەقەکردنەوە ئەو خەڵکە خڕۆشە. ئیدی کە یەکەمی شەهید درا، ئیدیکە خەڵکە زیاتر ورەی ئەوەی هەبوو حەماسەتی بەرز بووە کە بەردەوام بێت لە ڕاودونانی بەعسیەکان. ئیدی خۆشبەختانە ڕاپەڕینەکە سەرکەوتوو بوو، بەعسیەکان بۆ ماوەیەکی دوور و درێژ نەیانتوانی پێ بخەنەوە ناو شاری ڕواندز. بەڵام دواتر کە هاتنەوە کارەساتێکی تر بەسەر ئەو شارەدا هاتەوەیشی ئەنفالکردنی کۆمەڵێک ڕۆڵی ئەم شارە بوو کە تاوەکو ئێستا بێگۆڕ بێ هیچ شتێک ماونتەوە. وەکو گرتن کۆمەڵە خەڵکێکی زۆر بوو، بەڵام هەندێکیان هاتنەوە، هەندێکیان بە هەر هۆکارێک بیتوانیان خۆیان ڕزگار بکەن و بێنەوە ناوەڕانز. بەڵام وەکو ئێستا سێزدە ڕۆڵی ئەم شارە تاوەکو ئێستا هیچ چارە نووسێکیان دیار نییە. ڕواندز هەموو کات پێشەنگ بۆ لە ڕوبڕووبوونەوە و بەرەنگاربوونەوەی زوڵم و ستەم، بەتایبەتی زوڵم و ستەمی بەعسیەکان، چونکە کۆمەڵێک ڕاپەڕین و خۆپیشاندانی دیکا بوو بەتایبەتی لە 1970 کە قوتابیان و خوێندکاران لە قوتابخانە دژی بەعسیەکان کە سەرەتایەکی زۆر گەورە بوو لە مێژووی خەباتی ئەو شارەدا. ئیدی کە 1970 دواتر نۆتێ. بەڵام وەکو خواست و ئامانجی ئایا ڕاپەڕین هاتوودی من وەکو تاجێکە لەم شارە ئەژیم و کە مێژووی ئەو شارە ئەخوینەوە بەدڵنیایەوە ئەتوانم بڵێم نا، لەبەر ئەوەی ڕەنگە زۆر شت کرابێ بۆ ئەم شارە، بەڵام لە ئاستمۆح و داواکاری ئەو خەڵکەدانە. ئومێد دەکەم لایەنە پەیوەنددارەکان ڕحمێک بە مێژووی ئەو شارەدا بکەن، مێژووی ئەو شارە هەڵبسەنجێنن بۆ ئەوەی هاوکاری زیاتری ئەو خەڵکە بکەن کە قوربانێکی زۆریان داوە، شەهیدیان داوە، تاوەکو ئێستا 13 ڕۆڵەی ئەنفالی هەیە. یعنی ناکرێ خەڵک تاوەکو ئێستا ئەنفال کراوە نەهاتوتەوە کەچی کەس و کاری بێنازە. زۆر گرنگە لایەنە پەیوەنددارەکان پاش ئەو هەموو ساڵەکەم تەرخەمی بەرامبەر ئەو شارە ئەکرێت لە داهاتوودا ئەگەر بکرێ خزمەتی ئەو شارە بکەن لە هەموو بوارەکاندا. دەبینین بەرهەمی ساڵی هەشتا بەرهەمێکی نەخوازرا و نەهاتە دی بۆ ملەتی کورد، وەکو کە پێشمەرگە داخلی ناوشارەکان بوو، ڕژێمی بەعس ئەویست سەرکوتی ناوشارەکان بکات، ئەویست خانوبەرەی پێشمەرگەی قارەمان کە لە شاخەکان بوون بە شۆفەڵ تێک بدات و ماڵی خەڵک وێران بکە. 13 گەنجی ڕەواندزیان شون بزر کرد تاکو ئێستا بە مەلاکەی وەرتێشتەوە، مەلاخەدری وەرتی و براکەمیش بزر بوو لە کوێت. و داوا لە بەڕێستان دەکەم تەماشای ژیانی ئەمڕۆکەین کە دوو مانگ 58 ڕۆژ کۆرۆنە پەیدا بوو. ژیانی هاوڵاتیان ملەتی کورد لەو پەڕی بێئومێدی بوو، لەو پەڕی نائومێدی بوو. خەڵک دری تۆقا بوو، خەڵک تووشی نەخۆشەکی دەرونی بوو، خەڵک ئارامی نەماوە، هەلە ماڵێ بە هەلە ماڵێ بژێوی ژیانی کەم بوو، بژێوی ژیان نەماوە. داوا لە حکومەت دیارێ مەکەین و داوا لە بەرپرسەکانی کوردیشەکەین، هەمویان یەک دەنگ کۆک بن، یەک هاودەنگ بن، هاوبیر بن، ڕۆشنبیر بن بە پەرلەمانتەوە، بە ئەنجومەنی وەزیرانتەوە و بە کابینەی نۆمیشتەوە لە خەمی ملەتی کورددا بن. چونکە ئەم حکومەتە بە خوێنی گەشتی شەهیدانی کورد و کوردستان هات تێکایەوە و زۆر سپاس دەکەم. ئامانجەکانی ڕاپەڕین هەمووی نەهاتە دی، کە ئەمە داوایان کرد بێتە دی نەهاتە دی، کە پێشمەرگە لە شاک بێتە خوارەوە. ئامانجیمە داوای برایەتی و داوای یەکسانی و عەدالەتیەکەن، داوای دامەزراندن نەکەن. ئەوانە نهاتنە دی. قەیران لە دوو قەیران ساڵی 2009 2010 2014 2015 ئەوانە هەموو نەفس قەیرانێکی زۆرەوە بوون. شەڕی داعش پەیدا بوو، کە شەڕی داعش پەیدا بوو شەهیدێکی زۆرماندا،
لە پێناوە خاکەیت ئێستا کەش 5 مانگە هاوڵاتی مووسێ و نەگرێت ئەو ڕۆکە مامۆستایانی خۆشەوی مووسەی مانجی 1 2020 گرتێ